خۆشەویستان لەگەڵتان بەردەوام بین زۆر جار دڵخۆشین کە هەواڵێک ئەبیستین هەوڵێک هەیە بۆ زیادکردنی ڕێژەی سەوزایی. اینجا ئەم هەوڵانە زۆر جار کەسانێکی خەمخۆری ژینگەی پێهەستاون تا ئێستا، بەڵام ئێستا سەیرەکەی خەمخۆریەکە خەریکە گشتاندنی بۆکرێت لە بوارە جیاوازەکان و باڵەکانیشدا دەبینرێت. پزیشکێک بەدەر لە بوارەکەی خۆی کە لەلامان میوانە بەڕاستی جێگەی شانازین ساڵانە لێرە نووسیانە 100 نەمامەڕێنە بەخوا من نەزانم زۆر زیاترە لەم ڕێژەی کە هەیە و پرۆژەکەیان لە ساڵی 2022 ئەگەر هەڵەنەم دەست پێ کردووە. پرۆژەکەیان زۆر ناوێکی جوانێن لێ ناوە پرۆژەی جوانکاری ساڵ. جوانکاری ساڵ ئەم ساڵ جوانکاری ساڵ ئەوان بە سەوزایی گوتیانە کە بێگومان پرۆژەکەشان جوانە تایبەتە بە نەمام ڕواندن و چاندنیان. جا دکتۆر شادیارەکرم حەمەلا و پزیشکی پسۆری نەخۆشیەکانی پێست و جوانکاریە و پزیشکە کە دەستخۆشی لێکن ئێستا لە سودۆ لە لامان میوانە هەمیشە بانگمان کردووە بۆی کە باسی نەخۆشیەکانی پێستمان بۆ بکە یان بواری جوانکاری مامۆ بکە، بەڵام ئەمڕۆ جوانکاریکی ترە جوانکاری سارە. دکتۆریان زۆر زۆر بەخێر بێ. زۆر بەخێر بێ دکتۆریان، دەستە خۆش بێ. ڕۆژێکی زۆر جوان ئەرکێکی پیرۆزە خستۆتە سەرشانی خۆماندوو نەبی دکتۆر. کەمترین شتە بۆ شارەکە. دەست و چاو خۆش بێ. ئەم بیرۆکێت چۆن لا دروست بووە؟ خۆی لانەخان لە ساڵی 2022 بوو پێشتر دایم هەموو یەکێک بیرەکاتەوە لە خارجی ئیشەکەی خۆیان شتێکی تر بکات وەکو چۆنەڵێ نەشاتێک ئەکتیڤیتیەک ئیتر طبعاً پزیشکان بەعامەتەن هەر یەکەی لە لای خۆی و بە پێی بەرپرسیارەتی خۆی حەزەکەی وایە حەزەکە مەجموعەیەک هاوکاری ماڵی فەقیر بکە هیوا هەیە بەنەوعێکی تر. من حەزمە کرد پرۆژەیەک بێت کە بتوانی ساڵانە ئیشی تیاکەی ئەوە نەبێ هەر شتە تەقلیدیەکە مەسەلەن تۆ کە ئێستا ئەگەر نەمامێک بچێنی ئەوە نییە بۆ ئەو دەقەیە ئیشکات تا ئەگەر بمێنێتەوە بۆ چەند ساڵێکی زۆر ئیشەکە ئەنجا ساڵانە کە ئەمە بەردەوام بێت ئێمە پیاڵی چۆنەڵی ئەڵێ ئیفێکتەکەی فعالێتەکەی ئەبێ بە کۆکراوە یعنی بۆ مستەقبەل تەسیرێکی زۆر زۆرێ بێ. هاوکارێکم هەبوو کە برادەرمە ناوی دکتۆر هاوکاری شار پێک و بیرمان کردەوە من خۆم پسپۆرەکەم پزیشکی پێست و جوانکاریم ئەبێ شتێک بکەین نزیک بێت لەوە. طبعاً باشترکردنی بیئە زۆر زۆر میمە بۆ تەندروستی پێست. ئەگەر بزانن پیسبوونی بیئە چ کاریگەرێکی لەسەر پێست هەیە ئەزانن گرنگی ناشتنی نەمامێک چەند مویمە بۆ پێست. باسی پێستەکەی لە خزمەتانە بۆی کەسانێک ئەگەر هات نام کەمپینی جەنابتانەوە لەو ڕەنگەشەوە بیری لێ بکەن. ئەمە بەس باسی پێستەکەم لێرە لەبەر پسپۆرەکەی خۆمە باسی دڵ و سی و ئەندامەکانی تری لەش ناکەم بەڵێ بەس باسی پێستەکەم ئەمە وەکو بەشی یەکەمی پسپۆرەکەم بەشی دووەمی پسپۆرەکەم سپۆری جوانکاریم. ئێمە جوانکاری بۆ هاوڵاتیان ڕێکاری بۆ هاوڵاتیان خەڵکی کە تۆزێکێتە تەمەنەوە گەنجیەکەینەوە ئەگەر ئەسکەین شارەکەشمان هیلاک بۆ جوانکاریەکی بۆ بکەین خراپ نییە بۆیە ناومانە جوانکاری شار پرۆژەی جوانکاری شار لەبەرەوەی ئێمە لە پەنا ئیشەکەی خۆمانە ئەم کارتان جوانکاری بۆ شارەکەی خۆمانەکەین. قەرارمانە ساڵانە پرۆژەکە چۆنە ساڵانە لەسەر گیرفانی خۆم 100 نەمام پێشکەش بە سلێمانیەکەم. بەس ئێمە ئەگەر بمانەوێت ئەم پرۆژەیە گەورە بێت لەوانەیە کەسانی دڵسۆزی وەکو جەنابتان حەزکا بەشدار بێت. سندوقێکی دامان پشی پاڵپشتمان بۆ پرۆژەکە دانا لە سنتەرەکەی خۆمان دێرم سەتر چارەخوازە پزیشکە کۆمپانیای دەرمانە یانی یەکێکە لە میدیاکانەوەی بیسە حەزەکە بەشدار بێت بۆی کە بتوانین وردەوردەوا بکەین ساڵانە هەر بە 100 دار نەمێنێتەوە عەدەدەکە زیاد لە چەنەوەیان توانی بەشداری بکەن و هاوکاری بخەنە ناو ئەتوانی بە 250 دینار بەشداربی. ئێستا خەڵکمان هەیە ینی ئەم ساڵ خەڵکی ئەسڵەن ژماری دارەکان لە ژماری دارەکانی من زیاترە کە بەشدار بووە کە لە پرۆژەکەیە خەڵکانی بۆ نەکردووەگە بڵێ وەرن بەلای من لەو سنتەرەیە ئەگەر چارە بۆ بگرن بەشداری ئەو پرۆژێش بکەیت لەسا ئەوە نەداشکانە بۆەکەم ئەو فکرێکی جوانە بەس عەقڵم پێ نەشکاوە فکرێکی جوانە بەس الحەمدوللا لایەن خەڵکەوە بەعامەتەن پێشوازی لێکراوە. ساڵی 2023 بوو بە 140 دار ساڵی 2023 بوو بە 240 دار بەعفو 25 بوو بە 250 دار ئەم ساڵ بۆ بە 520 دار کە کوێیەکەی تۆ تقریبان زیاد لە 1250 نەمام دار لە پرۆژەی فکری لە بیرۆکەیەکەوە
جا تۆ تەسەور کە ئەگەر خەڵکانێکی تر بتوانن لە دەوری ئەم پرۆژەیان پرۆژەی هاوچەشن دروستکەن قەیچەکە بال ئەم پرۆژەیە نەبێت پرۆژەیەکی تر من دێرەوە یەکی کە لە شوێنێکی ترەوە ئەگەر تەسەور کە گەر چەند بیرۆکەیەک لەم شێوەیە بۆ ئەم شارە هەبێت بۆ مستەقبل بۆ خۆمان لەوانەیە بە سەوزایەکەی ببینین بەس بیر لە مناڵەکانمان کەیتەوە نەوەکەت شتێ بکەیت کە ئەو ڕزگارکەیت چکە بەڕاستی بیئە بەعامەتەنها چەنامە پسپۆری من نییە بەڵام ئەگەرەیەکە هەر سێرچێ بکەیت لە ئەنتەرنێتدا بۆ دەرەکەوێ کێشەیەکی ژینگەی زۆر گەورە بەرۆکی هەموو جیهانی گرتووە بەرپرسیارەتێکی کەمە بۆ هەر یەکەمان ئەگەر بتوانێت نەمامێک بچێژە دەستە خۆش بە بیرۆکە زۆر جوانە هیوادارم هەمومان ئەو پرۆژەی تۆ بەشداری تیا بکەین اینجا باس لەو کردوتە ئەم ساڵ زێ کردووە ژمارەی دارەکان خۆشحاڵین اینجا دکتۆر باسی ئەومان بۆ بکە با بزانین تۆ ئەو دارانە چۆن لۆکیشنەکەیان شوێنەکان ئەدۆزیتەوە یاخود هەڵی ئەبژێری بۆی کە ئەو ژمارەداری کە لە پرۆژەکەی ئەم ساڵای لەو شوێنانە بیچێنن ئەساسی مۆزوعەکە ئەوەیە یعنی تۆ هەموو کەسێ بیرۆکەی هەیە بەڵام کە ئەچیتە سەر تەطبیق مەجموعەیە عایقێتە بەردەمە من بەڕێزان بە تایبەتی برایەکی ئازیزمان هەیە کاک بەهرۆز بەڕێوەبەری باخچەکانی سلێمانی ئەو نەبوایە ئەم پرۆژەیە پێشما بێ خۆشی لە ئەو نەبوایە ئەم پرۆژەیە سەرینە ئەگرت ساڵانە پشگیریکی زۆر یانی تۆ تەسەور کە من قەینایمە نەمامەکان ئەهێنین بەڵام ئەم نەمامانە پێویستی بە دیاریکردنی شوێنە بووی لە شوێنەکە ئەو ئەزانێت شوێنێکی شارەکە لەوانەیە زەڕوتر بێت ئەو چاڵەکان بە خۆی و هاوکارەکانی و کرێکارە ئازیزەکان بەدەستوپلی ئەوان هەڵەکان رێ مادە هەیە کە لەوانەیە من پزیشکم لی نەزانم جیاڵێکە شتێکای قەنەژێر دارەکە بۆ ئەوەی کە ئەمساسی ئاو بکە و ڕتوبەت بۆ ڕێکی دارەکە بێڵێتەوە عمری دارەکە درێژ بەوە نەبێ ئەمساڵ بیچێنی ساڵی داهاتوو سیرکەی سیز بووە ئەوان دواتر ئاودێری ئەکان خزمەتی دارەکانەکەن یعنی خۆی لەوانەیە ئەگەر بێت و مادەم ئێمە پرۆژەکەی ئێمە ئەلحەمدولیلا تا ئێستا سەری گرتووە دەعممان هەیە کە پشگیریمانەکەن قەڵکی کە ئەتوانێت بە ئاسانتر مەسەڵەن تۆ جەنابەت ئەگەر بیرۆکێکی هاوشێوە دانی لە بێت سەر لە نوێ بەناو ئەم تەرتیباتانەیە بڕۆیت تا پرۆژەکە سەرەگەی ئێمە الحەمدولیلا کەوتوێن سەر پێی خۆمان وێنانی کێسای بینیم نابزانام هی پار و پێرارە وانە ئەمانە ئێستا نەمامانە ئەم ساڵە ئەوەی ئەم ساڵە ئەمە ئەم ساڵە پێشووتر ئەوەی یەکەم جار وەبزانام هی پار و پێرارە بەڵێ بەڵێ ئێستا نەمامەکانە بینیتەوە گەورە بوون چه هەستێک تێاتێ کاتێک چاودێریکردنی نەمامەکانیش بەڕاستی دکتۆر بۆ نمونە تۆ هەر دابینکردنی نەمامەکەت لەسەر شانەیە خود دواتر خزمەتکردن و چاودێریکردنی ئەم نەمامانە کێتە سەر ئەستۆی کێ و کێ هاوکارتانە بەڕێزان ناڵم بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی زۆر بەدڵسۆزانە یعنی بەڕاستی من ئاواتم ئەوەیە ڕێز و حرمەتم بۆ بەڕێوەبەری هەموو فەرمانگەیەک باسی ئەمە بەزەم نایڵم بەس ئاواتم وایە هەموو یەکێک و کاک بارۆز وایە کە بچیتە فەرمانگەکەی بڵێ بیرۆکەیەکم هەیە باوەشە بۆ بکاتەوە شتت بۆ ئاسان کە ئەسڵەن نەیەڵێ پرۆژەکەت لەبار بچێت چکە من دارەکانە چێنم ئەگەر خزمەت نەکرێ دوای ساڵێک وشکە بێت ئەو خزمەت و ئەو هەموو شتامووی لەسەر شانی ئەو بەڕێزانەیە ئەو ئازیزانەیە کە ناهێڵن ئەم دارانە هیچی لێ وای لیەکەن بێنێتەوە ئێستا کاگاری قسێکی کرد ئێمە مەسەڵەن باخچەیەگەیە لە پشت ئاڵتونەوە هەر بۆی ئەم پرۆژەیەوە سەوزکراوە بەرامبەر سەرچنار ئەوەی باخچەکانی هێشتا هیچ نەکراوە ئێستا ئەوەی ساڵ یەکەممان باخچەیەک بوو لە لای کانی کوردەوە ئێستا پار بوو لەگەڵ مناڵەکان ماچوینە ئەوێ وتمەرم بابشانتان بزانین دارەکان چیلیا باوەڕتان بێت چکە شوێنەکە تۆزێک لە بەرچاونیە وتم زام چێ بەس کە چووم ئەو کاتت ئێمە تقریبان هەموو جارێ نەمامەکان شەرت ئەوەیە ئەوە نیە نەمامی ئەم ساڵ بێ بێت تاوەی پاریان پیاە بووی خۆی بگرێ یعنی تەسەور کە مەتر و 10 سانتیم بوو باڵیان لە خۆم گەورەتر بوو کاوە چیتە ناوی تەسەور ناکەی ئەم شتە ئاوا سەر بووی کاچیتە ناوی زۆر دڵت پێ بەشە بێ بە مناڵەکان تەڵی ئەمە ئەم بۆی ئەم پرۆژەیە ئەم بیرۆکەی ئێمەوە ئەم نەمامانە لێرە چ نەمامێک ئەڕوێنن دکتۆر وتە بێ باڵای هەبێت وازێوانە کاک بەهرۆز هەموو جارێگەڵێ سنەوبەری تاجی مەشهەدی ئاوی کەمەوێ بەڵێ نەک ئاوی کەمێت تەحملی ئەو جەوە متەقەلی بێ سلێمانی مەسەڵەن تۆ ناقص 15 هەیە
لە زستانە زۆر بە ئاسایی ئەیگەیتێ ئەگەر زیاتریش نەبێت لە هاوینیشە زائید 45 هەیە یعنی ئەو نەمامە ئەبێت تحملی ئەم تەقەلوباتە زۆرە و تحملی ئەوە بکات مەسەلەن لەسەر جادەیە گەرمای سیارە تەبوو تۆز ئەمانە لەبەر ئەوە جادارێکی زۆر جوانیشە هەنیکە گەورە ئەبێت شقڵێکی خریا بێ جا من لە ڤیددیۆکانە گەر هەڵە نەبم دکتۆرە گەشینی شمبینی باستێکی ویشمان بۆ بکە ئەو ڕۆڵی چیە لە بەرەو پێشچوونی ئەم پرۆژە جوانە اینجا هەموو کاتێک ئەو کە لێرە میوانە لامە زۆر باسی تۆ کاڵە لەگەڵ دکتۆر شادیارە چین بۆ فلان موتەمەر و ئەومان کردووە و لەشتان ساغ بێ ئەو لەم پرۆژەیە تا چەند وەکو هاوسەرێک هاوکارت بووە طبعا دکتۆرە گەشین هەر هاوسەرم نییە هەر هاوڕێم یعنی ئێمە لە زمانی زانکۆ هەر یەکتریە ناسین و هەموو شتێکمان هەر بەیەکەوە بووە الحەمدولillah تا گەیشتوێن تا ئەم مەرحەلەیە کە ئێستا الحەمدولillah 2 مناڵمان هەیە لەگەڵ ئەوانەی ئێوە ئینشاءالله لەگەڵ دکتۆرە گەشینە ئەم ساڵ شتێکی زۆر گەورەمان کرد کە بووەوەی پێشچوونی ئەم پرۆژەیە ئەویش ئەوە بوو لەگەڵ بەڕێزان لە کۆلێژی زانستە ژینگەیەکان دکتۆرە ژین و مامۆستا سازان پاناڵێکمان کرد لە زانکۆی سلێمانی بانگی مەجموعەیە کۆمپانیای دەرمانمان کرد کەسانی پرۆفیشناڵ کەسانی دڵسۆز بانگمان کردنمان کاکە کەمپینێکی وامە یعنی پرۆژەیەکی وامانەیە تکایە هەج بڕێک بێت هەچۆنێک بێت بۆ خۆمان نییە ئەمانەیە بۆ شارەکەیە یعنی مەسەلەن پزیشکە یاخود کۆمپانیای دەرمانە یاخود کۆمپانیای گەشت و گوزارە یاخود کۆمپانیای بازرگانی و هەواڵانی کەسانی جیاوازمان لەگەڵە ئەگەر بێت و هەرێکان لە خۆیان ببورن ئێمە دارێک تقریبان ئەم ساڵەوەی کە کڕی بێتمان بەو مواصفاتە 15,000 بۆ 17,000 بووانی هەنێکیمان بۆ 15 دەستکەوتووە ئەوە نەبووە یعنی ئەگەر تۆ کەسێکی سەرمایەدار کۆمپانیایەکی دەرمان ئەگەر دەدار بکڕێت لەم پرۆژەیە 170,000ەکە تەسەور ناکەم بارگرانێکی زۆر بێ لەسەری ئەگەر 10 کۆمپانیا بێ لەگەڵمانە دەداری ئەکاتە 100 سیا ئەکات یعنی پرۆژەکە بەم نوعە زیاکەتە تەسەور کە ئەگەر 10 کۆمپانیا توانی نەمامگەکانمان لێ بکەیت دکتۆر شادیار ینی پێیان بڵێ تۆ ئەم دارە سنەوبەرانەوان بەرەمی هێنن پێمە بێت لە تۆ وە لە چاندنەوە بزانام لە ئێرە ئەم نەمامەوەی کە من تێگەیشت لە ئێرانەوە ئەیهێنن بە پشکۆلەیی ساڵی پێشتر دەیقنە ناو ئینجانەوە ئەبێت لەناو ئینجانە ساڵێک بمێنێتەوە بووی بە چوان ڕێگەکەی ئەستور بێت و هەموو گڵەکە داگیر کات ئەجا تەحمولی سەر ئەو جادەیە بکات ویستم بڵێم توانین ئەوانی سەر پەشەکەی لەوەی کە فرۆشی زۆر خێرەکەی تۆزە بێن نەخوارەوە سووریان نەکردووە سووریان نەکردووە بەپی هەرێکی بەپی توانای خۆی هەرچەنە ئەم ساڵ تا دارەکانمان دەستکەوتۆزێ چکە زوروفێکی سیاسی هەبوو زائیدەنەوە سوبحانەڵڵا چوو بازاڕوشت کەس بوو بێت نەمامگەکان زۆربی تا ئەو عادەتەمان کۆ کردوەوە ناچم پێناڵم لە دووسێ شوێنی جیاوازەوە توانیمان کەڤەریکەین وێز نرخەکەشی هەڵین 15 هەنێکی بە 15 دەستماگەوری یان بە 17 باشە ئەو شوێنانی کە بۆ ئەم ساڵ دیاریتان کردووە کە ئەم بڕەدارانی کە بەردەستکەوتووە بیچێنن کوێتان دیاری کردووە شوێنەکەی کوێ یاخود بەڕێوەبەرایەتی باخچەکان خۆت باس لێوە کرد ئەوان زۆر هاوکارتن ئەوان کوێیان دیاری کردووە ئێمە پار وەکو بۆ تەنامتان باس کرد پێشتر پێش بەرنامەکە لە پردی کۆبانیەوە تا پردی دەباشان ئەم بەر و ئەو بەری جادەکە ئەو نەمامانی کە تایەتی ئەم پرۆژەیە کە خۆم و هاوکارەکانم توانیمانە بیچێنین ئەم ساڵ لە پردی دەباشانەوە هەتاکو تایتانیک ئەو نەمامانە هەری ئەم پرۆژەیە ینی پێشتریش تەمان شوێنی تر هەبووە بەس حەزەکەم بەس باسی ئەم دوو ساڵ درختیانتیانە بوو بۆ بزانم ئەم ساڵ ئەوانی کە ئەم شوێنانی کە نەمامەکانمان تا چەنەوە هەنێک نەمامی تیا بوو بەس نەمامەکان هیلاک بوونیان ئەوە نەبووە هەمان شێوە بن مەسەڵەن دارێکیان تو بۆیەکیان سەباح بە هەوایی تر ئەها کە تۆ کە دارەکان جیاواز دەبێت لەوانێت زۆر جوان نەبێت بەڵام تۆ ئەگەر بتوانی هەمان شێوە هەماندا شێوازێکی مۆدیارنتر و جوانترە شقامی بازنەی مەلک محمود بە تایبەتی ئەو بەشی کێوەش نەمامتان تیا ڕواندووە تۆزە ڕەشەبا زۆرێک گرێتەوە ئەم دارە بەرگەی ڕەشەبای باشەگرێ بە حساب ئێمە کە پرسوڕاکەمان لە کاکبارۆزەکەین بەڵێ ئەو تێتی زۆر باشە و بەپی تەجروبەی خۆیان خبرەی خۆیان بەڵێ سلێمانی شارێکی ڕەشەبایی لە تەحمولەکە زۆر باشە ئێوە کە ئەم کامپینەتان کرد ئەم هەڵمەتدان کرد هەروەکو سنتەری خۆتان و وەکو خودی خۆتان پێستان
بانگەشتنامەتان بۆی شوێنێکی تر نەکرد ئەنی بوون منە داوە لە سەرمادار بکەی بە کارتێک خەچێک ئەمە کارتی چەکرا خوارد نابین بۆ با کارتی داڕواندنیش بەرین بۆ یەکتر خۆی ئەو بیرۆکەیەمانەر هەبووە بەڵام جاری وار ئینسان سڵەکاتەوە لەوەی کە ڕەتفعلی ئەوەی بەرامبەرەکە چۆن ئەو شتەی تۆ وەرگێ ئایەوە ئەو کووارێ وەریەکرێت کە تۆ ئەمە بۆ خۆتە یان وا وەریەگرێت کە ئەمە دڵسۆزیەکە بۆ شارەکەیە لەبەرەوە تۆزێک جار بەجار حەزەرەکەین بەس ئەوە بیرۆکەیەکی زۆر زۆر جوانە خۆی لە ڕاستی ئەگەر تۆ بیرکەی تۆ ینی نەما مەوزوعەکەی هەر جوانەکە نیە من هەر لە مناڵیەوە باوکم مامۆستا بووە زۆری حەز لە باخچە بۆ مامۆستا ئەکرەم حەمەدەولانی کەسێکی زۆری ئەم شارە مامۆستا ئەکرەم بناسن لە هەج مەکتەبێک کابەرەوەبەر بوو بەیان دواتریش کە لە ئیشافا هیوایەتیەوە بۆ حتا لە ماڵی خۆمانە سەوزایی و ئینجان و ئەمانە تۆ حسابی جوانەکەی مەکە کاگاری کە هەموو کەسێکە ئەگەر بێت شارەکە جوانەکە حسابی سوودە تەندروستیەکانی ینی تۆ ئەگەر حسابی ئەوە بکەی هەر یەکە لە ئێمە ئەو ڕادەی ئۆکسجینەی کە لە ساڵێکە دەری ئەین حسابێکی پێویستمان بۆ 15 بۆ 20 دار هەیە بۆ ئەوەی کە ئەو دوانۆکسیدی کاربۆنی کە بەرەڵای ئەەکەین پێویستمان بۆنە دار هەیە بۆی کە سەرفی کاتەوە یعنی ئەمە بەس باسی نەفرێکەکەین کە تۆ پێویستە بە 15 بۆ 20 دار هەیە بۆ CO2ەکەی کە جاسابی مەعاملکە حسابی سیارەکە یعنی ئەمان ئەگەر ئێمە بیر نەکەینەوە شتێک نەکەین لەبارەی ئەم مەوزوعەوە بەڕاستی لەوانەیە بۆ خۆمان بەڵام مناڵەکانمان یان مناڵەکانمان ناڕەحەتە بن چۆن ناڕەحەتە بن لەوانەیە نەقینچێن بەڵام تووشی شێرپەنجا بن تۆ باسی پێست نەکەین کە تووشی ئەکزیما و سەدەف و پەڵە و پێست و حتا زیبکە و ینی نەخۆشی بەسیط تاکو ئەگەیتە ڕادەی شێرپەنجە لە پێستا توژە بێت تۆ لە عینەن کاتا بیر لە دڵکەرەوە بیر لە سیکەرەوە بیر لە مێشکەرەوە بۆ مناڵەکان تۆ تێنەوەیکی تەندروست دروستکەی یان نەوەیشی لاک و نەخۆش ئەوە ئۆپشنی خۆت و قەرارەکە لای خۆمانە ئایا کامە هەڵەبژێنی شتێکین لەبارەوە یان گوێی خۆمان کەڕەکەی نۆڵین ئاگامان لە مۆزوعەکەنی زۆر ڕاستە اینجا دکتۆر تۆ لە خەمی شارەکەی کە بۆ نمونە هەوڵی ئەوە دیاوە ئەم پرۆژەیە ئەنجام بیت لە ناو شارە ژمارەیەکی زۆر لە دارەکان بڕوێنیت لە ناو ماڵەکەی خۆتا چیت کردەوە هاوکارانم تیان ئەم لە خەمی شارەکە دڵنیان ماڵەکەی خۆی کردەوە کو نەمامگەیەکی لێ کردووە ئەوەنەی گوڵ و گوڵزار و نەمام چاندووە خۆی لە ڕاستیام من لە ماڵانیم لە شوقەیەم لە شوقەیە خۆتان نەزانن حوشەمان نییە یعنی بەڵام بە ئینجانەمان زۆر هەیە الحەمدولیلا ئەوەی کە توانی بێتمان ئینجانە و شتەکانمان دانەوە بەڵام باخێکی پچکۆلانەمانەیە لە باخەکە باخچەیەکی زۆر جوانمان هەیە ئەگەر خوا پێمان ڕەوابینێ زۆر خۆمان دڵمان پێی خۆشە و لەگەڵ خەمیەکردنی گوڵ و گوڵزار و ئەمانە سەر و سەودا باشە دکتۆر ئەرەوەڵا زۆر حەز لێ ناڵم ئەر لە مناڵیەوە چکە لە خزانێکەوە پەروەردە بووم حەزمان لە سەوزایی و ئینجانە و باخ و نەمان بووە ئەرەوەڵا هەموو کەسێکی جوانە سەوزیەکەی جوانکاری گوڵیشە پێکرێت دکتۆر شادیار یەک پرسیار تۆ ئێوە بەشداری کۆنگرە و مؤتەمەرەکانی جیهانی زۆرەکەن باشی یعنی ئەو کۆنگرانە زۆر جار هۆکارەکانی توشبوونی نەخۆشی پێست خۆ دووتت بەشێکی گەڕێتەوە بۆ ژینگە بەدڵنیاییەوە چ نەخۆشیەک هەیە هی پێست بێ تۆ پێ وابێ ئەم نەخۆشیە لە وڵاتێکی وەکو ئەوروپا ڕەنگە هیچ وڵاتێکی ئەوروپای بوونی نەبێت لەبەر ڕادی شێ و ڕێژەی سەوزاییان زۆرە بەڵام لێرە لەبەر ڕێژەی سەوزایی کەمە ڕەنگە ئەو نەخۆشیە زۆر بێ شتێکی وا هەیە لای خۆمان بڵێن ژمارەکە زۆرترە ئەگەر تۆ ئەو مەوزوعە بەس بە پیسبوونی ژینگەوە تەفسیر ناکرێت بەس مەسەرن ئێستا ئێمە ئەوروپا ئەگەر مقارنەکەین هەر مەوزوعی ژینگەیەکانی پیسبوونەکە نییە ڕادێ ڕتوبەتیش فەرقەکە لێوە بەڵام بە دڵنیاییەوە بەپێی داتا بەپێی زانستەمە قسەی من نییە یعنی هەر لە نەخۆشیێکی بەسیط وەکو زیبکۆ باسی بکەیت بچینە پەڵی پێستەوە بچیتە ئەکزیماوە بچیتە سەدەفیەوە حتا بۆ تا ڕادەی شێرپەنجە پیس بوونی ئەمانە هەموویەکە ئەگەر دیقەت بیت ئەم ماوەی وای لێ هاتووە ینی بەناشکوری نەبێت شێرپەنجەوەکوی ئینی لێ هاتووە ئەنفلۆنزارەوە ئەم فڵان کەس توش بوو ئەم توش بوو ینی خەڵک وازانێ هەر مەوزوعەکە خواردنەکەیە بیر لەوە ناکەنەوە ئێمە چ پیس بوونێکی بێ بەرۆکی گرتوین ئەم ساڵ حەمدوسەنا بۆ خوا بارانوشت باری بەس پارمان بیر نەچێتەوە چه وەزعێکی ناخۆشمانە بوو تۆزێ باران کەم بۆ يعني أبي شتێک لەبارەی يعني ئینشاڵڵا ڕەحمەتی و ڕەحمی خوا هەر بەردەوامە بێ بەس ئەبێ خۆشمان ڕەحم بە خۆمان بکەین خۆشمانە بێ مشورێکی خۆمان بخۆین زۆر ڕاستە باش دکتۆر ئەم کەمپینە بەنیازن تاکەی بەشداوام بن
والله بەشاکۆ و لارامەوە تەمانەوە دکتۆرە گەشین لە پشتمە بە ئەوانیش وتوتما گەریمە شتێکمان لێ بێ هەر بەردەوام بن ئەگەر خوایە وەربێ و پاڵ پشمان بێ و تەمان هەر ئێمەنا هیوادارم لە هاوپیشەکانم لە کۆمپانیەکانی دەرمان لە کۆمپانیەکانی بازرگانی لە گەشت و گوزار کاکە ئەگەر تۆ مەسەلەن ئەم ساڵ کۆمپانیەکی گەشت و گوزارمان لەگەڵا بوو کۆمپانیای ئەنجل وینگز بیرۆکێکی زۆر جوانیانە بوتیان ئێمە بووە لەم پرۆژەیە بەشدارین ئەگەر بێت و شارەکەمان جوانکەین خەڵک لە دەرەوەی شاریەت ئیشەکەی ئێمەش ئەبوژێتەوە یعنی ئیش هەموو کەسێ باشە بێ هیوادارم هەموو کەسێک ئەوی ئەتوانێ هەموو دڵسۆزێک لە دەوری ئەم پرۆژەی ئێمەیە کۆ بنەوە بەخوا بۆ خۆمان نییە بۆ مناڵەکانمانە بۆ مناڵەکانی هەمومان ئینشاءڵڵا تەسەورەکەم ئەمە لەم وایە ساڵ بە ساڵ زیاترە بێت و هەرواش بوو الحەمدوللا بە پاڵپشتی دڵسۆزان هەروە بێت داشکانێکی ئەم وعدە لە جەنابە دەربگری ئینشاءڵڵا سندەرەکەش هەڵێ قەینا مادەم بۆ زیادکردنی ڕێژەی ساوزاییم ئەچینە ناو تشکانی یاسای ڕکلامیشەوە ئینشاءڵڵا وای لەکەین ئێمە ئەگەر کەسێک بتوانێت بە بڕێپارەیەکی دیاری کراوە بەپی ئەبێ و کاتە بەڕاستیم شانە مەحاسیب شتەکان دیاریکەن ئەبێ مقابلی ئەو پارەی کە پێشکەشی ئەەکەیت ڕێژەیەک دابنرێت بڵێ لە سەتا ئەوەنە بەس بە دڵنیاییەوە ئەوە ئەەکەین بە دڵنیاییەوە بیریش لەوە ئەەکەینەوە ئەو بیرۆکە جوانی جەنابەت کار بۆ خەڵک بنیارین دوش بێ باشە زیاتریەکەین دووکەمان نانایشاڵە ئاوە حەزم نەکرد لێ ساڵ سەیادە بە دڵنیاییەوە لە سایە دوو زیاترە بێ بۆی کە خەڵکمانزوونەبی یەکێکە لە پرۆژە زۆر جوانەکان هیوادارین بە هەمومان پێکەوە بتوانین ئەم پرۆژەیە سەرخەین و ساڵانە ساڵ لە دوای ساڵ بڕینە مامەکان زیاتر بێ دووبارە دەستە ئێوە کە ئێمەدان بەسەر زۆر چاو خۆش بێ سپاس بۆ تۆ